سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم. بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم. لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە گرانبوونی نرخی ماسی دەکەین لە جسری مەندان. بەشێکی زۆر لە چێشخانەکان لە جسری مەندان شوێنەکانی خۆیان داخستووە. لەگەڵ خاوەن چێشخانەکان گفتوگۆ دەکەین. با بزانین هۆکاری داخستنی چێشخانەکان بۆ چ دەگەڕێنەوە. فەرموو بینێری ئەم بەرنامەیە بن. سڵاوتان نەبێ. سڵاو بەخێر بێن سەر چاوم سەر ئێوە بۆ شوێنەکانی خۆتان داخستەوە هۆکاری داخستنی شوێنەکانی ئێوە بۆ چ دەگەڕێنەوە؟ وەڵڵاهی برا گەورە بەخۆی شوێن داخستن زۆر هۆکاری هەیە. یەکەم هۆکار ماسی گران بووە بە ڕێژەیەکی بەرچاو، ینی بە ڕێژەیەکی زۆر زیادی کردیا و ڕێژەی دووەم شتەکانی دی ینی بەعام با بڵێن خەزراواتە، تورشیا، زەیتونە، ئاردا، قنینەی غازە، هەیە بەعام شتەکان گران بیا. داریش گران نەبووە بەری وەڵڵا زۆر بە زەحمەتیش بۆمان دێتن. ئەری وەڵڵا. باش ئێوە چەند چێشخانە شوێنەکانی خۆتان داخستەوە؟ وەڵڵاهی ئێمە لەو مەنتەقەیە لە جسری مەندان 7 چێشخانەینە هەمومان داخستیە. باش بەششی زۆر لە خاوەن چێشخانەکان دەڵێن بۆی نەهاتنی ماسی لە کەرکووکەوە ڕێگە نادرێت با بڵێن هەشتی شعبی حکوومەتی عێراق ماسی بێتە هەرێمی کوردستان لێ نرخەکان گران بۆ وایە؟ بەخۆی زۆر هۆکارە، گرانبوونی ماسی زۆر هۆکارن. یەکەم هۆکار علەفی گران بووە، دووەم هۆکار نەک هەشتی شعبی حکوومەتی خۆمان هیرێمی کوردستان ناغڵی داخلی کوردستان بێتە، نازام دەرێت ڤایرۆسێک تێدایە، نازام شتەکی وایە لەو بابەتەیە. لێرە احتیادیە داخلی بەغدا و مووسڵ و هەموو شوێنەکانی دی دەبی لە کەرکووک نایەتە هەرێمی کوردستان. بەڵێ هاتنە ژوورێ بۆ ناو کوردستان لە ئێران و لە عێراق قەدەغەیە، بەس لێرە بۆ دەرەوە دروستە، یعنی بە پێچەوانەیە. باش نرخەکانی بە چەند ئەگەر و ئێوە بتانەوێ نرخی ماسی هاوردە بکەن بۆ هەرێمی کوردستان؟ یعنی ئێمە بیکڕین والله ئێمە بۆ مەطعەمەکان ساڵانە گران دەبیت، ئەو شتە ساڵانە هەیە بەس کەس نازانیتن، کەس ئاگادار نییە ئەوەی مەطعەمی هەبی چێشخانە هەبی دەزانیتن. ساڵانە با بڵێن لە بوهارەوە گران دەبیتن سعری، بەڵام ناگەیشتە ئەو سعری ئەو سا گەیشتێ، دەگەیشتە 6.5 7.5، بەڵام قەزی بگاتە 10,000 10.5 و شتیوە ڕووی نەدایە. ئێستا ئێوە بیکڕم بە چەندی دەیکڕن؟ بە قورعان لەژێر 7,000 بۆ ئەوی دەربینیتن ئەتوو کە دەیفرۆشیەوە ناتوانانی مەسەرەن بڕەپارێکی ئەوەندە بکەیە سەری کە خەڵکەکە پێی نەخورێ پێی نەکڕێ. ئەتوو دەبیت مەسەرەن با بڵێن عەمەلەیە نانە فرنە شتیوە هەمووی حسابکەی خەزراواتە شتێکی کەمیش داوێ سەری و تەواو بەو شێوەیە ئیش دەکرێت، بەڵام ئەتوو بە 10,000 بکڕی و خەزراوات گران بیتن و ئارد گران بیت و ئەشایەکان بە عام گران بیتن دەرنانی. باشە لە لای ئێوە چەند کەس کاری دەکرد؟ بەخۆم و برام و 6 برادەرمانەیە، 6 برادری خۆشەویست لەگەڵمان شۆل دەکەن. یعنی ئێمە ئەو مەطعەمی مەندان یەکێک لە مەطعەمەکان ینی 8 نەفەرین، 8 نەفەر بەس لەو مۆقع ئیش دەکەین. ئەوانەی دیش هەیە 7 هەیە 6 هەیە 8 ئەوە ینی هەمووی نێزکەی 65 نەفەر لەو چێشخانانەی ئێستا داخراوەیە ئیشیان دەکرد. ئەرێ وەڵڵا بێکارن وایە؟ بێکارن. ئەرێ وەڵڵا. باشە داواکاری ئێوە چییە؟ دەتانەوێت چ بەلایانی پەیوەندی دار بگەێنن بۆ ئەوەی ئێوە بگەڕێنەوە سەر کارەکانی خۆتان و دەست بە
برژاندنی ماسی بکەن؟ واللهی داواکاریەکان زۆر نین ئەگە حکوومەتی کوردستان بۆمان جێبەجێ بکاتن بەڕاستی مەمنونی دەبین. یەکەم تشت مەسەلەن بۆ نمونە کاکە هەر دامی مەسەلەن خاوەن حەوزەکان ناکرێتن بە بڕێک با بڵێن علەف بۆ نمونە با بڵێن کە علەف دێتە ناو هەرێمی کوردستان زەریبیان لێ وەرنەگرن بۆ نمونە کارە پارەی کارەبا لە خاوەن حەوزەکان وەرنەگرن بێڵن لە ئێران بێتن بەخۆی ماسی ئێرانی ئەو نقطەیە زۆر میهمە ماسی ئێرانی بۆ چێشخانەکان بەکارنایێت بەی شێوەیەک بۆ چێشخانەکان بەکارنایێت بۆ ئەوەی هیشکە کە داخل بیتنی ئیرانی خەڵک بۆ مال دەیکەڕیتن کە خەڵک بۆ مالکڕی حەوزەکانی خۆی هی ناوخۆی کوردستان بەشی ئێمە دەکاتن مثلەن لە داقوق بێتە ناو کوردستان لە ئێران بێتن و زەریبە لە خاوەن حەوزەکان وەرنەگرن زۆر میهمە ئایا کارە بە ئاسانی تەواتان بۆ بکرێ بۆ ئەوەی بۆ خاوەن حەوزەکان بۆ ئەوەی تااقەتی ئەویان هەبیتن ماسی بەرهەم بێن ساڵانە یان بە بەردەوامی. ئێستا هیچ حەوزەکی ماسیمان نییە لە سنووری خەزای بەردەڕ وەڵڵاهی هەیە بەس بۆ ڕێژەیە نییە ناتوانانی بامڵێ پێداویستی ناوچەکە پڕکاتەوە بە قورعان زۆریان هەیە پێشتر زۆر بوو هەما ئیستا ئەو منتەقی ئێستا ئێمە لێنە جستی مەدان پێشتر حتا 6 حەوزمان هەبوو ئەلێرە جەماعەتی هەر منتەقە لێرە بوون لە گوندەکانی خوارەوە هەیە لە پشتەوە هەیە بەس بۆیانی دەرنەدەینا حتا بەجیان هێشت بەڕاستی ئەشایەکان گرانە هەموو کارەبایە هەموو زۆر شتەکان هەمووی زەحمەتە بۆیان چیلۆ ماسی گەیشتە 16,000 هەتاکو 20,000 ڕوە حالیان ئێمە ڕەمەزانێ نەمان کردەوە پاش ڕەمەزانێ با بڵێن لە ڕۆژی چوارەم دەژن دەستمان بەکار کرد 3 ڕۆژ ئیشمان کرد بە 14,000 دەمان فرۆشت دەری نەینا یعنی لە با بڵێن لە جیفانی خۆمان پارەمان کەیتە سەری پارەی برادەرەکانی لەگەڵمان ئیش دەکەن دایکمان و بڕیارماندا دای بخەین گرانە یعنی زیاتر ناتوانانی ئەتوو مەسەرەن بە 15 و 16 و 17 بفرۆشی خەڵکە ناخوا دەخوا هەیە دەخوا بەڵام بە کەمی بۆ دەرنانیتن. سلااوان سلااو لە تۆش مادونم سەلامەتی بەمنون سپاسانت لە چینە ئەوە ماسی غازرە لە غازری خۆمان دەگرین خۆت گرتوتە بەرەیە بەتەنایە کەس دەرەکەمەیە خۆمە و شیریکیم پێکەوە ڕۆژانە بەیانیان زووە چین و تا پاش نێوڕانان دێنەوە لێرە دەیفرۆشین. لە خازر لای خۆمان ماسی زۆری هەیە ئەخا ماسی دەزانین کووە ئەگە دستانان باران زیاد بێ و ئاوەکە هەرستێ ماسی دێ بەس ئەگە ئاو نەبی و بارانیش نەبی ماسیەکە ناتانی بێت چونکە ئاوەکە یەکجا کەم دەبێت ئێستا ئاو کەم ئەو ساڵ باران ناتیە و زەماسیەکە بەدەگمەن کەم بووە زۆریش کەم بووە ڕۆژانە دەچن ماسییا ڕۆژانە دەچین ماندوو نابن. ئەخا ئیشەکەمان وایە فێر بووینە لە مێژاوی شەی دەکەین و ڕسق و کاسی بیمان لەسە ویشەیە ئێستا ئەمەیان بچووکە 2 چێلۆی بە 5,000 هەیەش چێلۆی بە 3,000 بە 4,000 هەتا چێلۆی بە 10,000 شەیە ئەخە زۆری ماسیەکە دەزانی ئەخە زۆر زۆری هەیە تا 15-16 نێسکە 16-17 زۆرە ماسی لە غازری خۆمان هەیە هەر ماسی و سعری خۆی هەیە. ئەو جۆری کە تو هەتا ئێستا ئەو چ جۆرێک ئەخەوە پێی دەرێن زوولی لە هەر لەکنە خۆمان زوریە لە مانتەقەی شکە پێی دەرێن کەسکال و ئەخەوە ئێستا 2 چێلۆی بە 5,000 ئەوە زۆر بچوک نییە ناخە خەرک داوای لەسەوە هەیە داواکاری لەسەرە هەنان حەز بە و ماسی ئەوە شتێکی خۆشە و بەتامە خەرک داوای دەکات زۆر ماسی خۆمانە باڵێنەوانی کە ئێوە لە خازر دەیگرین تام و چێژی خۆشتر نییە لەو ماسیانی کە هاوردە دەکرێت کە لە حوزەوە بەخێو دەکرێت زۆریش خۆشتراخە ماسی خۆمانی لە چێ ماسی کە خۆماسی لەو مەتعەمەکان دێ ماسیێکی خۆشە بەس ئەرەفی دەدرێتێ خەوە لە تەبیعی خۆی گەورە بووە و لە ناو ئاوی ڕووبارە و خاوێن و پاک و جیاوازی زۆر جیاوازی هەیە لە جۆری زۆرە بەریا هەم لە ڕووی تێکچوونەوە هەم لە ڕووی ڕەنگەوە برژان ئەدی ئەخا ماسی غازر لە ناو ڕینی دەبی
لە زەیتینەی بەس ماسیەکەی تکاوی بەخێو دەکرێت ئەوە لە بە ئاگری لە بە مزگوفی دەبی با دەتوانی بەس تامی وەکەوەی خۆش نییە کە لە بە ئاگری دەبرژێنی لە خازر تەنها و ماسی بچووکانە هەیە خود ماسی گەورەش هەیە ماسی گەورەش هەیە خۆم گەورەترین ماسیم گرتووە 23 کیلۆ بووە ماشەڵڵا 26 کیلۆ هەر لێرە هەر لە ڕووبارکنە خۆمان لەکنە خۆمان ئەخە دستانان مانجی 1 و 2 3 هەتا پێشی ئەوەی 15 سێ کە مەمنوع کرێ ماسی گەورەی زۆرە ینی هەتا 2 کیلۆ 3 کیلۆ تا 10 کیلۆی دەگرین باشیش دەگرین بەس کە 15 سێ لەو ئەولادەچی ماسی گەورە وەختی غەرزی دەبین ئەو ماسیانە ناگرین ئێستا ئەو ماسیە غەرزی خۆیلکەی خۆی فڕێدایە ینی تەواو فەرخەی خۆی کردیا وەک ئەوانی تکە نییە ئێستا ئەو زۆرەی ئێستا هینی فەرخەی خۆی کردیا گرتنی ئەو ماسیانە ئاسانە یعنی ئێوە ئاسانی ئەو ماسیانە دەگرن نەوەڵا ئاسان نییە بەس هەرکەس ویش خۆی یانی ئێستا لەوانەیە لەکنە من ئاسان بی لەکن کەسێککە زەحمەتربی بەرێ بە چوپ و بە تۆڕ بە چوپ و تۆڕ ئەوی شەیەکەین بەرێ شەوانە دەچن یاخۆ بە ڕۆژیش دەچن ێوانە نانا بەس سبەنیان زوو تقریبا سعات 5 شتێک دەردەچین لە مارێ ولۆ نیوڕانێ پاش نیوڕانێ و دەورانە دێینەوە و بەس ماسیەکەش کە دەچین بەفر و فلین و شتی خۆمان لەگە خۆمان دەبین دەکەینە ناو بەفری بۆ ئەوی خراپ نەوی بەردەوام بەفرشتان پێبی لۆ تێکچوونی گەرمایە بەردەوام بەفرمان پێ و یکینە ناو بەفر بۆەوەی هیچی لێنێ سلااوتانە بێ سەرچاوم برا گەورەی بەخێرەتتان دەکەم زۆر سپاس تۆ وەکو خاوەن کێشخانەیەک هۆکاری داخستنی شوێنەکانی خۆتان بۆ چ دەگەڕێنەوە بۆی بەرزبوونەوەی نرخی ماسیە برا گەورە ماسیەکە گران بیە ڕێ کەرکووکیان گرتیە جێشی عێراقە حەش نزام ڕێیان گرتیەوە ناکە ماسی بێتە کوردستان لێرە لە کوردستان ماسی دەشتە میسل دەشتە بەغدا بەس لێرە مەمنوع لە سەیتەرێ کەرکک و ناکەن ماسی بێتە هەولێر لۆ ما بێتە ئێرە مەمنوعیان کردیە ئەگەر ئێوە لە کەرکک بهێنن نرخەکەی گرانە نانە هەرزانە هەروەکی بەرێتە کیلۆ دەبتە 5,000 دینار بەسەکە کیلۆ بیتە 11,000 دینار عالەمیش فەقیرە نایە ناخۆم بە 14,000 دیناری دەریش ناکە وەڵڵا دەرناکات لە بۆ مار ئێوە چەند شوێنەکانی خۆتان داخستووە 10 مەطعمین 10 مەطعمین 100 عامل مارەیە ئەمیەکە بێشۆل و بەتاڵە عتالەمی لە ماڵ بڕیارتان نەداوە کە شوێنەکانی خۆتان بکەنەوە دەست بە ئیش کارەکانتان بکەن برا دەست بە ئیشەکە بکەین ماسی ئەگە گران بیت ئەتو ڕۆژە کاتی خواردی ڕۆژێ دوانی چێ تێ دەخوات عالم فەقیرن کەس نایەت بخوات کیلۆ بە 14,000 گرانە بەچی مەکی بەرێ لێ بێتەوە کیلۆ بتە 10,000 دینار عالم تێن دەخۆن کیلۆ کە بە 14,000 کەس نایەت بخوات پێشتر خەڵک زۆر داتە ئێرە سەردانی بێ حەسێب عالم داتن لە میژێکی داتن لە بەردەڕەشی داتن لە هەولێر داتن لە ئاکرێ داتن لە دۆک داتن لە کەلەکچی داتن لە چڕەی داتن لە شێخان داتن لە میژێکی داتن بەسەکە کەس نایێت ماسیەکە گران عالم ناخوات باشە هۆکاری شەڕی ئۆکرانی و رووسیا ناگەڕێنەوە بۆ سەر ماسی بەشەشی زۆر خەڵک دەڵێن ئۆکرانیا و ئەم شەڕی کە تێکەوتەوە پێشتر زۆر ماسیەکان لەوێ دەهات نا شتێوانیە لێرە ماسی ئەوەیە سەیتەری کەرکوو گریایە تکامان لە حکومەتەیە بەس ڕێمالوو بکاتەوە لەگە حکومەتێ بەغدا قسان بکە ڕێ بکرێتەوە ماسی لەو ما بێت ماسی بەکی مەرزان بیت بێشۆ ناقەتێت لەو مار باشە حوزی ماسی لێرە نییە خەڵک حوزی ماسی بەخێو ناکە نییە حوزی ماسی لێرە نییە بەس لای تەقتەقە و لای سۆران لەوێ ماسی نییە خەڵکی ئێمە ماسی بەخێو ناکەن لێوەی ئەو داهاتەی کە هەیە ڕێکاتەوە نییە بە کەس بە خوددا ناگرێ ماسی حوزی ماسی هەونتە نییە حوزێ ماسی پارەی تەوێت شۆلی تەوێت بێویدینتانی هەر کەسەکە لەسی حوزی ماسی چا بکات باشە یعنی هیچ ئاسۆیەکی ڕۆن نییە کەینی ئێوە دەکەنەوە شوێنەکانی خۆتان هەتا و چاوڕێوە دەکەن کە ماسی هەرزان کرێ و کاتە دەکەنەوە هەتا ماسی هەرزان نەکرێت ناکەینەوە کەس نایەت بخوات لە بچ بکەینەوە ڕۆژ خەسار لۆما دەرناکە بە خەسارە چەند کەس لەکنە تویشی دەکرد 9 عاملمە بوو
هەمیان بێکار هەمی بێکار لە ماڵ کەفتینە بێ شۆل و عمل. داواکاری تۆ وەک خاوەن چێشخانەیەک چییە دەتەوێت چ داواکاریی خۆت بگەینتە لایەنی پەیوەندیدار؟ وەڵا داواکاری مارەوەیە بەرچم حکوومەت ڕێەکە مالۆ بکاتەوە ڕێ مالۆ بکاتەوە ماسی لە بمار بێت دا عالم شۆل بکەن لە بخویان ده مەطعم ڕاوەستیا لە دسرمەندان تکامار لە حکوومەتێ بچم ڕێەکە مالۆ بکاتەوە ماسی لەو مار بێت. سڵاتان سڵاو بەخێر بێ ساواکەمی ئێوە وەکو خاوەن چێشخانە بۆ شوێنەکەی خۆتان داخستەوە؟ وەڵڵا هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ گرانبوونی ماسی بە ڕێژەیەکی زۆر ماسی گران بووە تا قەنەعات کە پێشتر کیلۆی ماسی بە 5,000 بوو ئێمە دەمانتوانی لێرە بە 10,000 بیدەین قازانجێکیش لێ بکەین و خەڵکەش لێمە ڕازی بێ بەڵام ئێستا کیلۆی ماسی گەیشتۆتە 10,000 دینار بە ساغی بە زیندوی کەوا ئێمە بیکڕین ئەو کارەکەش دەگەڕێتەوە بۆ ڕێگای نێوان کەرکک و هەولێر داقوق و هەولێر ئەو ڕێگای داخراوە ئەگەر ڕێگایەکە بکرێتەوە کەوا ماسی لە بەغدا یانیش لە بەسرا ئاوردەی کوردستان بکرێتن ئەوە ماسیکە هەرزان دەبێتەوە بەڵام ڕێگاکە داواکانین کەوا ڕێگاکە بکرێتەوە. بۆ ڕێگاکە داخراوە ئێستا؟ واللهی هۆکارەکەی حکومە دەزانێت تەنها بۆ ماسیە هۆکارەکەمە نازانین بەڕاستی ئەگەر بێت ئێرە هۆکارەکەمە نازانین حکومە دەزانیت بەسەر بازرگانیە دە نازانم. باشە بە ئێوە بە چەندی بۆتان دێ ئەگەر هاتوو لە داقوق بۆ بێتە ئێرە ماسەکان نرخەکەی دەگاتە چەند؟ سعرەکە دادەبەزێ باشتر بێت هەرزانتر دەبیت و بەس ئەوە ڕێگایش نییە وەکو کاگەرکان گوتنی دوسێ ئەوەی دیکە هەیە یعنی دوسێ لە بەگرانبینی دوسێش ئەوە هەیە شوێنێکی دێ دوسێ ڕێدیکە هەیە لە بەرچ گران بیە یەکەم جا علە فیشتانی بە 700,000 بۆ ئێستا مەلیۆنەک و 250 کارەبا زەڕیبیان گران کردووە لە سنووریەکان علەفیان ئەوە کردووە زەریبیان کرد سەر علەف سۆیا ئەوانە هەمووی علەف هەمووی زەریبیان کرد سەر ئێستا زەریبیان لادەن بەڕاستی دێتە خوارێ. باش ئێستا ئێوە شوێنەکەی خۆتان داخستەوە زەریبەش دێتە سەرتان کارەبا ئێستا وەڵا ئێستا کارەبا مۆلیدا حەقی مۆلیدن تقریبا مانگانە 150,000 و مەطعمیش داخراوەیە و هەمومان تقریبا 100 نەفەر لێرە ئیش دەکەین هەموو کرێکاری هەمووی ئەوەی هەمووی وەستاینە ئیش دەکەین ئێستا لە ماڵی خۆمان دانیشمان کردیە بەڕاستی ینی دەبێ حەلەکمان لە بدینەوە حکومەت چونکە ئەمەش ژیان و پێداویستیمان سەرمان هەمی لەسەرە و ئەو ئیشەیە یعنی ئێستا ئەوی نەکەین وەستیایمان بەڕاستی ینی زۆر نەخۆشحاڵین بەو کە تو باسی ڕێگەی داقوق دێ باشە بەدیلی داقوق نییە لێرە لە هەرێمی کوردستان بتوانین ئێوە ماسی لە جگە لە داقوق لە شوێنەکانی دیکە بینن؟ وەلە شوێنەکانی دی زۆرە لای سلێمانی لای تەقتەق ماسی دێت بەڵام ئەوێن دەرش هۆکارەکەی سەرەکی دەگەێتەوە بۆ گرانبوونی علەف و دۆلارە ئەوش هەمووی دۆلارە علەفیش کە دێت لە تورکیاوە دێتن علەفی چاکیش نەبێ ماسی پێ پەروەردە نابێتن علەفەکەش چاکەش زۆر گران بوو یانە ڕێژەی شووا گران بووە کەوا ناتوانن بیکڕن ئەگە علەفەکەی وەسەتەکەش بکڕن ئەوە ماسیەکە زوو پەروەردە نابێتن ئەنە زوو پێڕە ناگات کەوا پێشکەشی خەڵکەکەی بکەین. باش لە لای خۆمان با بڵێن لە ڕووباری خازر هیچ شوێنێکی بەخێوکردنی ماسیمان هەیە؟ ئەوەی دەبێت حکومەت دەبێت پشتگیریمان بکە کاکە هیچ پشتگیریەکمان نەکردی ئێستا حالێنەوە شوێنێکی گەشتیاریە شوێنێکی خۆشە بە هیچ پشتگیریەکە ئێستاوە لە پارەی خۆم من لە حسابی خۆمە مەطعمەم چاک کردیە نا حکومەت دەیوێتیش زەریبەمانش لێ بستێنی زەریبەی ساڵانە و زەریب کاکات پشتگیریمان لێ بکە پشتگیریەکی باشمان لێ بکە ئەمەش پارەتان دەینی یعنی بەس دەڵێ هی خۆتان ئەگەر هاتوو با بڵێن کێڵگا با بڵێن پرۆژێ بەخێوکردنی ماسی هەبێ ئەمە نابتە بەدیلی ئەوەی کە ئەو ماسانێکە لە داقوق دێن لێرە پێ پڕ بکرێتەوە بتوانن لێرە سوودی لێ ببینێت چۆنانی داوازنێکی ماسی یانێ لەسەر ئەم ڕووباری خازر کۆمەڵێک شوێنی بەخێوکردنی ماسی دابدرێ. بەڵێ خۆمەم بوو بەری 2 ساڵە بەری ساڵێکە تقریبان ساڵێکەوە خۆمەم بوو جملە و مەفرەد بوو ئێستا جملەکە واز لێنەبەر ماسی گرانبوونی ماسی
و لێرە بەخێوم دەکرد و دەمهینا لێرە ڕان دەگرتەوە هەندێک بچووک و گەورەم دەکردەوە ینی ئەوە بەس چ بوو سەعام کردی هیچ پشتگیریەک نییە دەبی بۆ خۆت پارەیەکی زەخمت هەبیت اینجا ئەو ئیشە بکەی نەکو بۆ فەقیر و بۆ فەقرار ئەو ئیشەیە بە پاڵپشتیە پاڵپشتیش ئەوەیە دەبیت یعنی بەڕاستی داواکارین لە حکومەت داواکارین هاوڕێکمان لێ بداتەوە وەلەو ماشەڵای لێبیت بەس دەوێتمان عنی داواکارین هاوڕێکمان لە حکومەتە لێمان بداتەوەکو جێمان خۆشە منتەقەمان خۆشە منتەقەی گۆرانەتی بە عامەتەن خاصە و دوسری مندان بەڕاستی ینی شوێنێکی زۆر خۆش و گەشتیاریە بەس هاوڕمانی ناداتەوە بەڕاستی حەز دەکەم هاوڕێکی باشمان لێ بداتەوەکو پەرەی پێ بدات لۆ حەوزی ماسی ئاومان ڕووباریوان زۆر باشە زۆر سافە عنی بەس چییە هیچ هاوڕێکمانی نادێتەوە ئارەوەڵە باشە داواکاری ئێوە وەکو خاون چێشخانت چییە دەتانەوێت چی بڵێن تاکەی ئێوە بەردەوام دەبن لە داخستنی شوێنەکانی خۆتان والله تا ئەو کاتی ماسی ئەرزان دەبێت ماسی ئەرزانبوونیش ئەگەر حکوومەت ڕێگای داقۆ بکاتەوە کەوا لە خوار و عێراقەوە ماسی بوومان ئاوردە بکرێت بە کوردستان ئەوە لەوانێ ماسی کارزان بێت بەڵام ئەگەر ئەوێ داخرێت و ماسی لە کوردستان بڕوە بۆ ئەوێ هێشتا گرانترە بێت هەرزانتری نابێتن و مەدامانش هەمویان دایان خستووە لەبەر چی کەوا بتوانن کەوا ئیشەکەیان سەقەت پێبێنن ئەوانەی کەوا دەڕۆن بۆ دەنێرن بۆ بەغدا و بۆ کوردستانش گرانیان کردووە ئێستا دەبێ حکوومەت فکر لەو ڕۆژەی بکاتەوە ڕۆژەی ئەوە ماسی گران بوو دی فکری لێ بکردبایەوەکو چاوە پرۆژەمان چییە پرۆژەمان چاوە دەبیت چاوە نەبیت هەر حیاڵە ینی بەری 2 ساڵە من بۆ خۆم دەمزانی ماسی وا لێ دێ گران دەبیت بەسیە دەبی حکوومەتێک هاوڕێکمان لێ بکات و بەری 2 ساڵە 3 ساڵە حکوومەت شۆلی بکردبای لە ئەو ڕۆژەی لە ئەوڕۆکە چونکە ئێستا هەموو خاورد مەطعمەکانمان عەزل کردیە خوا قبول ناکات 100 نەفەر بێ ئێوێ کار و بێ ئیش یعنی بەڕاستی مەحاڵ زۆر ناخۆشە بەڕاستی هەمووان بێش ئارەوە والله برام ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوی ماسی گران بووە و مشتریش زۆر تەقبولی ئێستا زۆر کەم بووە لەسەر ماسی لەبەر گرانیەکەی پێمان خۆش نییە ماسیەکە وای لێ هات بەڵام لەسەر ئاسی هەرێم ماسیەکە گران بووە نەک لەسەر مەسەلەن مندان بەتەنێ بەڵێ ڕاستە ئێستا مندان 6-7 مەطعمی لێیە برادەرەکان قەپاتیان کرد لەبەر ئەوەی بەڕاستی مەسرەفەکەی دەرناکە زۆر گرانە ماسی بەس ئەمن حل نییە کە ئەمن لەسەر مندان بەتەنێ یعنی ئەمڕۆ بتانم ماسی بین مەخوارێ بڕۆ لە زاویتە دوهۆک هەولێر لە سەئاسی هەرێم مەطعمەکان هەر کراوتنەوە بڕیارێک نەهاتیە کە مەسەلەن مەطعمی ماسی هەر هەموو پێکوە دابخرێت بۆ خاتر ئەوەیە کە عیلاجێک بکەین لە سەرەکی ماسی بینی نەخوارێ مەوزوع ئەوە نییە برام مەوزوع علەفەکە گران بووە و هەر گۆشتی سۆریش گران بووە یعنی گۆشتی مریشکیش گران بووە گەلە ئەشیا گران بووە ئێستا نەک هەر ماسیە یعنی ئەمە ئێستا بین قوفلیکەین لەسەر ماسی نە گەلە ئەشیا گران بووە ماسیش هەر وەکووان ئالەف گران بووە ئەوڕۆکە دێت مەسەلەن جملە بە 10,000 بە سێزەکەی دەدەین ئەوجا ئەگەر 100 کیلۆ نەفرۆشی 20 کیلۆ دەفرۆشی بەڵام ئەمن لە مندان ناتانم مەسەلەن دابێخم بە 5-6 مەطعم لەسەر ئاستی هەرێم ئەمن ماسی بین مەخوارێ بەس تەئەمل دەکەین ئینشاڵڵا ماسی بەرەو خوارەیە ئینشاڵڵا دێتەوە خوارێش هەروەهاش نامینێ بەێ ئەوڕۆ قسەم کردێ لەگە تاجری سەرەکی بەڕاستی گوتی ئینشاءڵڵا یعنی محاولەی کولیوە هەموو لاوە دەکرێت چکە ئەوانی زەرەرن نەک هەر ئەمە سەرەکیش هەر زەرەرە چکە سەرەکی کە دەهات لەو مندانە تەن و نیوی دادەنا ئێستا سەرەکی کە تێت لێرە 100 کیلۆ لۆمن بە تەنێ دادەنە و دەڕوە بەڵام زاویتە هەروەکی خۆی زاویتە هەروەکو خۆی لۆ دێچی خۆی تەواوی خۆتان خەڵک دێتە ئێرە سەردانتان دەکا هەرچەندە نرخەکەشی گێران بێ خەڵک دێتە ئێرە بەڵێ مشتری خۆمان هەیە و خەڵکەکەش هەر دێ و سەردانمانیش دەکەن و بەڵام ئەوەیە زۆر کەم بووە یعنی زۆر لە کەمیدایە لەبەر ئەوەی ماسی گران بووە ئێستا مەسەل لە مەطعمی من دادەنیشی لە ناو مەطعم بە 13,000 کیلۆ سەفەرێکش بە مقابلات و کامل مقابلاتە خۆیەوە بە 12,000 گەلک زۆرە بەڵام هەیە مەطعم لۆی دەرناکە
يعني كابرا بين شش عمليه هي مانغانا يعني حفتانه احتمال بين 600,000 بدأت عمله مطعم لقل مطعم جوازي كي خوي هي تايبتي كي خوي هي فرقه مطعم هي مثلا كابرا سي عمليه هي قناعتي به هي بو سي عمليه ايش خوي هيدي بري ودبا بەڵام ئەوی پێنج شش حەفت عملێ هەیە بەڕاستی زۆر بە زەحمەت لۆی دەرناکە. باش ئەگەر تۆش شوێنەکەی خۆت دابخێ هەم زیانتان بەرناکەوێت هەم لە ڕووی ئەو زەریبیانە لە هەم لە ڕووی نرخی کرێ کارەبایە گازە باڵێندارە ئەمانە کاکە من زەریبەکە هەلە سەرمە سەحەکەم هەلە سەرە عقاراتی دەولەم هەلە سەرە یعنی ئەمن ئێستا دابخەم و ئیش بکەم ئەم ساڵانەی خۆم هەردەدەم. بەڵام دەبی ئەوها بیکەمەوە بۆ خاطر ئەوەی کە بتانم هەر مەسروفەکانی خرکەمەوە وەکو ضەریبەیە وەکو سەحەیە وەکو عقاراتی دەولەیە ئەوانەی بدەم بە 40 ماسینە بە 20 ماسی دەبی عیلاجی خۆم بکەم بەڵام ئەمن کە ئەمن مەطعەمی خۆم کردیتەوە نەک لەبەر هیچ نەم کردیتەوە نە بەڵام هەندی دەینم فکریشی لێ دەکەمەوە کاکە بە 7 مەطعەم داخستنی کێشەکە چارەسەر ناکرێ سەرەکی ئەگەر دانێخیت ئەمەش لەگەلیان هەموو بە یەک دەست هەوڵێک بدەین ماسی بینی نەخوارێ بەڵام کە لەگە تاجرەکان داخەوی تاجرەکانیش وەکومە ئێستا زەرەرن لەبەر ئەوەی ماسی گرانە علەف گرانە ئەوانیش هەر وەکومە ماسی مەش ئەغلەبی مەندان هەر هەموو مەطعەمەکان لە مەندان ماسی تایبەتە ماسی لە داخۆق دێت ماسیەکەمان تایبەتە و لە داخۆق دێت ناتوانین لە شوێنێک دیبینین ماسی تاموچێژی جیاوازە زۆر بەتامترە و زۆر بەخۆشترە و بێ بۆنە بۆنیشی نییە ماسیەکەی گۆشتیشی سپیە فەرقە زۆر لەگەڵ ماسیەکانی دی. باش لێرە هیچ پرۆژەیەکی با بڵێن بەخێوکردنی ماسیمان هەیە بتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکات داانی بتوانێت کێشەی مەتحەمەکانی ئێرە چار بەڕاستی سوارێکی زۆر جوانە مانە ئەوش دەعمیکی دەوێت لە حکوومەتی ناوخۆک وەستە قەزای بەردەڕەش ئەگەر هەلستن دەست باژنێ لەگەڵ ئەوانی نێزیک حازرە عردیان هەیە پیچک هاری کار بن لەگەلیان دامەکیان لۆ بکەن بەلێ ئێرەش هەر نەجاحەتی دەینی وەکو داخۆق ئاوی شرینە خاکمان خاوینە دەمینێ لەسەر علەفەکە ئەگەر ئەمەش وەکو داقۆق علەفی مرەکەز و علەفی هۆلندی و تشتی تازەی بدەینێ بەڕاستی ماسیەکە بە 4-5 مانگ ئەوش دەبتە 2 کیلۆ 2 کیلۆ نیو ینی ئەگەر هاتو کاراسانی بۆ بکرێ حکوومەت یارمەتی ئەو خاوەندەوە جنانە بدە دەتوانین ئەویش ئیجازەی پێویستە ئەویش هەر دەبی دەستی حکوومەتی لەگەلبی هاریکار لەگەلبی دامی لەگەلبی ئەوجەکە ئەو فەلەحە پێ بوەستی مەسەلەن دەواژنێکی دانەی ماسی دامان ناپێش ئێستا بەڵام هیچ دامی نەبوو و بەڕاستی ئیشەکەش پێویستی بە شارەزاییە شارەزایەکی تەواوی دەوێ ماسی چکە ماسیش هەر وەکو دەواژنی مریشک ئێش لێ دەدا ئەوش میکرۆبی هەیە ئەوش فطریات لێ دەدا دەبی مهندسێکی خاص هەبی لەسەر پرۆژەکان بگەڕێت. بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەیگی بیستی بوون ئەمە ڕاو بوو چوونی خاوەن چێشخانەکانی مەندان بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلەل گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.